وەک ئەزانین سۆشیال میدیا ئێستا بووە بە بەشێکی ژیانی هەموو کۆمەڵگە نەک هەر تاکێک من یان تۆ یعنی بەشێکی زۆری ژیانی ئێمەی داگیر کردووە جا لایەنی نێگەتیڤی هەیە و لایەنی پۆزەتیڤیشی هەیە و ئێستا یعنی کەوتۆتە سەر مرۆڤەکان خۆیان کە ئایا بەلایەنی باشە یان بەلایەنی خراپە تەسیریان تێکە بەڵام کۆمەڵێک کەسایەتی هەیە لە ناو کۆمەڵگایە کە ئەتوانن هەم بە باش هەم بە خراپ ڕۆڵیان هەبێت بۆیە ئێمەش ئەبێ شوێن ئەو کەسانە بکەوین یان شوێنی ئەو گروپانە بکەوین کە کاریگەری و لایەنی باش و خوڕەوشتی باش لەناو کۆمەڵگەیە دروست دەکەن شتی باش بڵاوەکەنەوە بەڵێ ئەکید یعنی شتی خراپ زیاترە لە باشەکە بەڵام ئەبێ ئێمە هەوڵ بین شوێن باشەکە بکەوین و یعنی تۆ بکەویتە ناو هەر کۆمەڵگەشۆ یان هەل ناو خەڵکیشە عادەتەن ئەکەویتە نێوان دوو بەشۆ لایەنێکی باشە لایەنێکیشیان خراپە بەڵام ئیتر هەوڵ ئەیین یعنی تا بتوانین شوێنی ئەو گروپ و پەیج و کەساتیانە کەوین کە ڕۆڵێکی باشیان هەیە یاخود جێپەنجەیان دیارە لە کۆمەڵگەیە لە واتە سۆشیال میدیا کاریگەریەکی زۆری خستۆتە سەر ژیانی تاک ئێستا کۆمەڵە کەسایەتیمان هەیە کە سەرەتا بە یعنی بە شێوەیەک لە شێوەکان خۆی بەناوبانگەکە پاشان کە خۆی بەناوبان کرد ئیتر چینی هەرزەکاریش زۆر یعنی متابعیانەکەن ئیتر ئەویش دەستەکە بەکاری ڕیکلام و ئەنواع بۆیە کاریگەریەکی زۆر لەسەر گەنجەکانیشمان دروستەکە بەلایەنی خراپ لەوانەیە ئەم کەسە تەمەنێکی هەیە کۆمەڵشت بووی ڕێگە پێدراوە یا کۆمەڵێک ئازادی هەیە بۆیە کۆمەڵێک لایەنی خراپ و کۆمەڵێک ئاژاو بوو خێزانەکانیش دروستەکە لەبەر ئەوەی مناڵات متابعی کۆمەڵە کەسێکەکات کۆمەڵە شتەکە ئەو کەسە یعنی بۆ هیچ بۆ ئەم نەبوو تەمەنی گونجاوە نەبوو کەسایەتی گونجاوە بەڵام لەبەر ئەوەی بەشێکی زۆری سۆشیال میدیای داگیر کردووە ئەمیش دوایەکەوێتەوە لاسایە کاتەوە لەسەر کەسایەتیەکەوێت هەر کەسێک کە سی سۆشیال میدیاکە بەپێی ئەو بەشەی کە لی ئەخوێنە پێویستە متابعی بکە ئیتر بەشەکەی توبی بێ یاخود هەر شتێکی تر بێ وەڵای زۆر شتی تایە تر چی لە ڕیکلامی ناتەن دروست بێ یاخود لە هەر کەسێک بکە بە شێوەیەکی ناتەبیعی بڵاوە بێتەوە بۆ پێی ئێستا کە دنیای سۆشیال میدیا و بە شێوەیەکی عام بە مناڵ و بە گەورە و بە گەنج و بە پیرەوە هەمووی متابعەیەکە ئیتر بۆی پێویستە ئەوەی کە بەکارێنێ بە شێوەیەکی باش بەکاری بێنێ و کاریگەری ئەرێنی هەبێ لەسەری نەوەکو فێری شتی خراپی کا و بەڕێکێکی لاوەکی بەرێ وڵی لە چینی مناڵ زیاتر ئەوانی کە تەمەنیان لە نێوان 10 بۆ 15 ساڵ ئەوانە زیاتر متابعەیەکەنەکە و نەژێر کاریگەریەوە بۆی پێویستە هەموو دایک و باوکێک وریا بێلەوەی کە بزانێ مناڵەکەی متابعی چیەکە و هەروە گەنجەکانیش پێویستە وریا بن لەسەروی کە چ بابەتێک هەڵەبژێرن و متابعەیەکەن بۆ پێی کە ئێمە زۆرینەی کاتەکانمان ئیسراحەتەکانمان جوانتر بڵێم ئیسراحەتەکانمان لە سۆشیال میدیا بەسەرەبین فەیسبوک ئینستاگرام تیکتۆک و ئەم جۆرە شتانە بۆ پێیە بێ بەشێکی زۆری ژیانی ئێمەیان داگیر کردووە لەبەر ئەو بابەتانەی کە یەک لەناو سۆشیال میدیاوە ئەبێت ڕەچاوی تەمەند بکەیت کە ئەم بابەتانەیەتە بەردەمت بۆ منێک کە تەلەبەی جامیعام پێویست ناکات کە سێری کۆمەڵەشتانێک بکەم کە ئەبنە هۆی تێکچوونی بیر و هزری من بۆ نمونە چۆنە کێ فلانجری لەبەر کرد کێ فلان مۆدیلی کرد کێ فلان ئەها ئەمانە هەمووی ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی ئەوەی کە تێکچوونی بیر و هۆش چۆ تۆ ئەم شتانە بینی ئۆتۆماتیکی ئەم شتانە لە مشتا سەیڤە بێ لا ئیرادیەن تۆ بیری لێ ئەەکەیتەوە لەبەرەوە کرد تۆ بتوێت کە ساعتێکی چاک باش ڕێکوپێکە دێ دەربچێ ئەوە تۆ پێویستە ئەو شتانە سێر بکەیت کە پەیوەندی هەیە بە تۆوە و طبیعەتی هەموو سۆشیال میدیاکانی ژوە سێری چی بکەیت ئەو بابەتە زیاترێتە بەردەمت ئەو بابەتە زیاتر دووبارە ئابێتەوە کاتە بەدەستی خۆتە باش هەڵبژێری یا خراپ هەڵبژێری لەبەرەوەی گەنجی ئێمە لە کۆمەڵگایەکە خەریکە بەرەو پێشەچین جوانتر بڵێم جیلی 95 بەرەو سەرەوە لە کۆمەڵگایەکەین کە دەمی هەر کەسێکەکەیتەوە قەیرانە من بۆ بخوێنم من بۆ وا بکەم خۆ نابم بە هیچ بیر لەوە ناکاتەوە دەبا من هەوڵ بام بزانم چی لە ئەگۆڕە لە مۆزوعەکە تێگەی کاتە بەمە کە بیرەکاتەوە یەت ئەغلبێتی بەلای شتا بێکەڵکەکان نایە ئەو شتانێک کە گرنگە ناچێ بەلایە
لەبەر ئەم هۆکارەیە کە گەنج زیاتر کاتی بۆ شتە بردووە بەڵام ئەگەر تۆ بیت ئیش لەسەر ئاستی ڕۆشنبیری کە تاکەکان بکەیت ئیش لەسەر ئەو بکەیت چۆنەتی ئەوەی کە من چۆن ببم بە تاکێکی تەندروست ئەو قسەی لا بەرم کە بڵم ئاخر کۆمەلگاکە وایە ئاخر نابم بە هیچ وڵاتەکەم وایە ئەوانە لا بەریت طبیعی تۆ ئەوی بە کەسایەتێکی زۆر باش سوشال میدیا و دنیای ئەلکترۆنی بەڕادەی بەرەو پێشچوە حکومەت تا چەند سانسۆر بخاتە سەری ڕێگای بەدیل ئەدۆزنەوە بۆ ئەو بابەتە کاتە تو ئەبێ ئیش لەسەر خۆت بکەی حکومەت ناتوانێت شتە بۆ بکە کە تۆ نیەتەکەت نەبێ منەگەر نیەتی شتێکم هەبێ هزار لا دۆزمەوەڵم ئەها بۆ ڕێگەی هەر بۆی ئەڕۆم بوو بەشان نازیش بازیەوە من کردم ئەیدە بۆ نایشتە باشەکە بکەیت بۆی سێری مجموعەیە کەسایەتی ئەکەیت کە بە شتی فەیک و شتی ناتەندروست یان کۆمەڵە قسانێکەکەن کە ئەسڵ خوان و جوودی تیایە نییە ئەسڵ خۆی وانە بۆچیت دەمان ئەکید بۆ لەبەر ئەوەی تۆ سێری کەیت کۆمەڵگای ئێستەوای لێ هاتووە بتەوێ و نەتەوێ مناڵ لە ڕۆزەکە پێویستی بەوەیە کە سێری مجموعەیە شت بکە کاتە ئایپاتێک تابلێتێک هەنێکیانێ مۆبایلیشان بەدەستەوەیە باشە و ئەمانە کەمینیتیایەتی بەداخەوە کەم قسەکەم کەمینیتیاتی فەیسبوک و ئەم شتانە ئەنەبێت باشە طبیعەتی مناڵ چۆنە مشکی وەکو هەویر وایە چۆن بیشێلیت ئەوە دەرەچێ ئێتۆ وەرە ئەم شتە خراپانی تیا دەرکە تێبچێنە مشکی ژەناویە بێ بەم جۆرە شتانە کاریگەرێکی نەرێنی هەیە کاتە بێ ئەگەر حکومت ئیش بکات ئەبێ ئیش لەسەر ئەو مەجموعە تاکە بکات کە لایەن برێت ناتوانێت سۆشال میدیا وا لێ بکات کۆنتڕۆڵ ناکرێت چکە جیهانێکی گەورەیە